ئەم کاتەتا باش بەڕێزان ڕۆمالی ئەمڕۆمان تایبەتە بە دووەم گەورەبەشی کوردستان واتە ڕۆژهەڵاتی کوردستان کە دوای باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان لە پارچە گەورەکانی کوردستانە. ڕۆژهەڵاتی کوردستان تەقیمی چاودێرەکان تەقیمی حتا سیاسیەکانیش بوو ڕەوشی ئێستای ئەو بەشە جیاوازە لە بەشەکانی تر. هەندێکیان پێیان وایە کە جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو جاران ئەکتیڤ و بەهێز نییە. لەوێش باس لەوە دەکرێت کە شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان شەقامێکی خەوتووە. لە ئێستاژدا ئەو بەتایبەتی دوای ئەو دوورپێچە ئەو گەماڕوویە کە چەکدارانی داعش لەسەر کانتۆنی کوبانیان دروست کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە زۆربەی شارەکان و شارۆچکەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆ پیشاندانێکی جەماوەری گەرم بەخۆیەوە بینیم. ئەم خۆ پیشاندانەیە بێگومان بەدەرنەبوو لە توندوتیژی هێزە ئەمنیەکانی ئیران کە بەرامبەر خۆ پیشانداران بەکارهێنا وەکو جاران کە بێگومان زۆربەی ڕۆژنامەنووس و چاڵەکانانی کورد هەمووی بە بیانی جیاجیا لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی ئیرانەوە خراونەتە زیندانەوە حتا لە سێدەرە دراون و بێژگە لە توندوتیژی زیاتریش. لە ئێستادا بێگومان ئەوی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگۆزەرێ ئەو خۆ پیشاندنا فراوانەی کە لە شەقامی ڕۆژهەڵاتی کوردستانە بینرێ تایبەت لەسەر ڕەوشی کۆبانێ ئەو پانکارتانە ئەو دروشمانە کە تعبیر لە هەستی نەتەوەی خەڵکی ڕۆژهەڵاتەکەن لەمەر دوا پێشهاتەکانی کۆبانێ و شنگالێ. ئەمە ئیزباتیاوەکە کە فعلەن شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان پێچەوانەی ئەو بیرروکەنەیە کە شەقامێکی خەوتوویە. بەڵام ئەم شەقامە ئەو جوڵانەوەی ئێستا کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و شەقامی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەبینرێ گەلو چون ئاراستە بکرێت چون بە هەنوت بکرێت چون ئیدارە بکرێت ئیدارەکردنێکی هەم شۆڕەشگێرانە لەوەی کە زیاتر خەڵک تەوعیە بکرێت زیاتر بە لە چارچەوەی داواکردنی مافەکانی خۆیان هەولی زیاتر بدرێ ئیرادەیەکی زیاتر بۆ دروست بکرێ چون ئیدارەکردنێکی سیاسی دیبلوماسی لەلایەن هەموو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە. بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەمە ئێستا لە ستودیۆ دوو میوانمان هەیە ئەنوەر محەممەدی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵە هەروەها محەممەد صاحبی ئەندامی کۆمیتەی ناوەندی حەزبی دیموکراتی کوردستان ئێران. بەخێر بێن. زۆر سپاس. کاکیان وەرەکرد لە بەرزتانەوە دەست پێ بکەین ئەوەی ئێستا لە شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان ئەبینرێت پێچەوانەی زۆر بیرروکەیە کە یانوت شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک لەوێ خەوتووە لە بەسەر پرسەنەتەوەیەکان. بەڵام ئەوەی دوای ئەحداسەکانی کۆبانێ ئەو جوڵانەوەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەبینرێت پێچەوانەیە. بەڵام ئاراستەکردنی ئەمە ئیدارەکردنی ئەمە بە شێوەیە دەبێ بکرێ بۆی زیاتری سیفادە بکرێت. بێگومان هەروەگەوەی شارەتان پێکرد ڕۆژهەڵاتی کوردستان خەباتەکەی و شۆڕشەکەی نەخەوتووە و باشترین بەڵگە ئەو دووسێ ڕۆژە کە دیچمان لە شارەکانی کوردستانی ئێران بەگشتی وشیاریەکی سیاسی نەتەوەیی بەهێز وجودی هەیە بۆ ئەوەی لە شەقام خۆی پیشاندا. ئەمە ڕێک نیشان دەدا ئەم شۆڕشە یا ئەم بەشە لە کوردستانی ئێران ئەگەرچی هەرچەند گوشاری لەسەر بێ بەڵام لە دەرفەتی گونجاودا خۆی پیشان دەدا. سەبارەت بەوەی کە چۆن ئیدارە بکرێ پێم خۆشە ئشارە بەوە بکەم هەروەک هەمووان دەزانین ئەحزابی کوردی لە کوردستانی ئێران لە ڕووی سیاسی و یاساییەوە لە ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ناتوانن ئازادانە فعالیەتی سیاسی بکەن و ناتوانن حزوریان هەبێ لە نێو کۆمەڵگاکەی خۆیاندا و بتوانن ڕاستەوخۆ ئیدارەی ئەو نەوعە خۆپیشاندانە بکەن و سەبارەت بە مافە سیاسی و نەتەوەی و کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئەوانە کە بۆ کۆمەلگای کوردستان پێویستە یا بۆ نمونە بۆ ڕووداوێکی ئاوا کە هاونەتەوەکانی ئێمە لە پارچەیەکی دیکەی کوردستان تووشی ئەم گەمارۆدانە تووشی ئەم هێرشە ناڕەوایانە تووشی ئەم هەڵسکۆتە درۆژە مرۆڤانە دەبنەوە ئیدارە بکە. بۆیە ئەم ئەرکە ئێستا ڕاستەوە خۆ دەتوانێت بڵێ کەوتۆتە سەرشانی چالاکانی سیاسی و مەدەنی و فەرهەنگی کە بێگومان بەشیەکی لەمانە و لە هەمان کادا ڕێخستنەکانی نێوخۆی حیزبەکان ڕەنگە بە ئەوە لە کەوانەیەکدا بکەمەوە ڕێخستنەکانی نێوخۆی حیزبەکانیش لە کوردستانی ئێران ڕاستەوخۆ بەو شێوازە نەچنە مەیدانەکە بەڵام بە شێوەیەکی شاراوە لە ئیدارەکردنی ئەم نەوع ناڕزایەتیدا و ئەم نەوع خەباتەدا دەور و کاریگەری خۆیان هەیە. بەڵام پرسیاری من ئەوە بۆ ینی کاریگەری ئەو حزبانە هەرماوە ئەو حزبانە ڕاستە لە ئێران ئێستا لەوێ بەشێکی فەرمی ناتوانە کار بکەن بەڵام حزبێکن بۆ نمونە کوماڵە و بۆ نمونە حزبی دیموکرات ئەمانە دەیان ساڵ خەباتی شۆڕەشگێریان هەیە. ینی ئەمانەش تەئسیر لە تێگەیشتن و لە تێڕوانین و لە ئاراستەکردنی خەڵک هەیە. بێگومان ڕاستەوخۆ کۆمەڵە و دیموکرات و ئەحزابی کوردی ئێران ئەگەر چی لە نێو شار و شەقامەکانی کوردستان نین
ئەمە بەشێکی کەمیەتی لەژێر ناوی ڕێبەری ئۆرگانە گرنگەکانی ئەم حیزبە لە دەرەوەی کوردستانی ڕۆژهەڵاتە، بەڵام جەماوەری زۆربەی ئەم حیزبانە ئەندام و ڕێخستنەکانی ئەم حیزبانە لە مەریوان و سنە و کرماشان و مەهاباد و شارەکانی دیکەی کوردستانن. کۆمەڵە و دموکرات عیبارەت نین دە و ژمارە خەڵکەی کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن و ئەمەش هەردوێنێ دیتمان کە لە ڕووداوەکانی کوردستانی ئێراندا و ئەو شعارانەی کە لە خۆپیشاندەرانی کوردی ڕۆژهەڵات هەڵیان گرت نیشانیدا کە چەندە کاریگەری هەیە هێزەکانی کوردی ئێران لەسەر ئەوانە و چەندە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات وشیار و سیاسین و دەزانن چۆن هەڵسوکەوت. بەڵێ کاک محەممەدێکەرە و پرسیێرە لە بەرێستان بکەین لە ئێستا داوڕەوشی لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوتە ئاڕاوە بە تایبەتی وەحدە سەنەی دوواتی جۆڵانی شەقام پێتانوانیە کاتێەوە هاتووە حزبەکانی ڕۆژهەڵات فۆرمی ئیشکردنی حزبایەتیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بگۆرن بە ئاراستەی ئەم سەردەمە بە ئاراستەیەوە کە بتوانانی سیفادە لە شەقام بکەن. دیارە پێم خۆشەوە ئەرزکەم ئەوەی کە حیزبەکان بەگشتی و یەک لە ئێمەش کە حیزبی دموکرات لە قۆناغە جیاوازەکان چۆن خەڵک لە هەر دەرفەتێک کەڵکیان وەرگردووە حیزبەکانی ڕۆژهەڵات و یەک لەوانش ئێمە بە پێی قۆناغەکان هەمیشە هەوڵمان داوە کە لە شێوازی جۆراوجۆر و لە فۆرمی جۆراوجۆر کەڵک وەربگرین. ئەوەی کە باز لەواکەین کە لە فۆرمی جۆراوجۆر کەڵکمان وەرگردووە ڕووداوەکانی ئەم ئاخرانە لانێکم نەک تەنها مەسلەی کوبانی پێشتریش کە مەسلەی شنگالیش بوو هەر بەو شێوە واقعەتی دەرخست چون ئەو حیزبانە هەڵقوڵاوی ناو کۆمەلگان ئەو هەست و سۆزی کە ئێستا لە خەڵکی ڕۆژهەڵات لە شاقامەکانی ڕۆژهەڵاتایی بینی ئەوە بشێکە لەو هەست و سۆزەی کە حیزبەکان هەیەە ئەگەر وەکو ڕێکارەکانیش ڕاست ئێستا بەهۆی ئەوەی کە زەبر و زەنگ لە کوردستانی ڕۆژهەڵات هەیە شاید هێندێشت بێ کە نەتوانی لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانە باسیکەی بەڵام بێگومان تاسیری حیزبەکانیش لەو شوێنانەی بووە وەکو ئەوەی کە نمونەیەک عرض دەکەم دوای ئەوەی کە چالاکانی سیاسی مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشگام بوون بۆ ئەو ڕێپێوانانە ئەو گرتبوونەوانە حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژێر هاوبەش داوایان لە خەڵک کرد بۆ دووسێ مەبەست کە پەرە بەو گرتبوونەوانە بدەن. ئەوە بۆ خۆی نەوعێکە لە نەوعەکان یا ڕێکارێکە لە شێوازی خەبات دیارە حیزبەکانی ڕۆژهەڵاتیش بە پێی قۆناغانە هەموو جارێک ئەوەی کە لە دەرفەتەکان بوێ لەو قۆناغانە کە دێتە پێشۆ لەو شێوەکاری سواداکەن بێگومان ئێسەش ئەو بارودۆخەی کە ئێستا هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەجەهانی گردوێتەوە پێویستە و تێیدا ئاڵوگۆڕ کراوە ئەگەر چاولێکین تاکوونێ دەهەی نەوەدیش شەڕی چەکداری بە شێوەیەکی بەرفراوان بوو ئێستا متۆدەکەی گۆڕاوە بۆ معنای نییە کە خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاوەستاوە یان نەماوە هەر بەشێک لەوەی کە ئەم جوڵانەوانە هەیە بێگومان ئەو خەڵکیش لەژێر تاسیری حیزبەکانیش لەژێر تاسیری خەڵک ڕێکاری دیکە شێوازی دیکە ئەگرنەبەر کە نمونونەکە بەڵێ تو باسیەوەت کێتەمە دیارە کە کوماری ئیسلامی ئیران جیاوازە و هەر سێ دەوڵەتێکی ترکیە کوردستانیان لەسەردا بەشکراوە ئەو هەر زۆر تندە بە هیچ شێوەیەک حتا چاڵێکیانانی کوردیش مەنجالیان پێنادت لە ڕووی مرۆڤیەش هەوڵ بدەن بەڵام ئەخیرا نەکرد شەقام بجۆڵەیە کە شەقام بۆ ڕۆژەیە گەر ئیرادەی شەقام باشتر بێت لە ڕووی نەتەوەیە بەڵام ئەم شەقامە بە شێوەیەکی باشی دارە نەکرێ پێت وایە ئەنجامی دەبێت بێگومان پێویستە هەم حیزبەکان هەموو خەڵک بە تایبەتی چالاکانی ناوخۆش لە ڕێکاری جۆراوجۆری سەردەمیانە کەڵگوێک بگرن کە توانێت بەرهەمی باشتری بێ ئەوەی کە دەکرێت هەم خەڵک و هەم حیزبەکان پێم وانییە شاید ئەو جۆرەی کە پێویستە ئەو جۆرە نەبوو بێ بەڵام بێگومان ڕانەوەستاوین خەباتکردنیش ئێمە پێناسمان بۆ خەبات چییە؟ ئەگەر ئێمە پێناسەمان بۆ خەبات تەنها ئەوەی بێ کە شەڕی چەکداری بێ ئەوە شتێکی دیکەیە بەڵام خەباتی مەدەنیە خەباتی سیاسیە خەباتی فەرەنگیە دیپلۆماسیە هەموو ئەوانە تاوکەری یەکدین جای خەڵک لە ناوخۆ و حیزبەکانیش بێگومان هەر کەسێک لە ئاستی خۆیەوە هەوڵی داوە بەڵام کەم و کوڕیش بووە دەبێت پێداچوونەوە بکرێت قسە لەوە نییە بەڵێ کاکەنوەرە کرد باسیەوە بکەین فراحەزبی لە هەموو پارچەکانی کوردستان فراحەزبی هەیە لە کوردستانی سووریا بەدەیان ئەحزاب هەیە لە باشووری کوردستان بەدەیان ئەحزاب هەیە
لە ڕۆژهەڵاتی کوردستانی فڕەحزبی زۆر هەیە ئەم فڕەحزبە لەسەر بیر و بچوونە ئایدیای جیاواز دابەش بووە بەڵام ئایا ئەم فڕەحزبیە لە ڕۆژهەڵاتی کوردستان تا چەند بووتە هویەکە زیاتر خزمەتی پێشخستنی کومەلگا و تەوعیەکردن و بەهێزکردنی ئیرادەی تای بکە یان زیاتر لێکترازاندن و دابەشکردنی شارعی ڕۆژهەڵاتی کوردستان بووە من پێم وایە فرەحیزبی باشە بەڵام دیارە بە حکمەوەی ئێمە لە نێوخۆی وڵات نین و لە کۆمەلگاکەی خۆمان مەبەستم ڕێبەری ئەم حیزبانە و ئوردوگاکانیان و هێزی پێشمەرگەی و ئەوانە ڕەنگە ئەمە جۆرێک سلبیاتی بوو بێ لەسەر کاری حیزبی و کۆمەڵێک جودابوونەوە کەوی شارتان پێکرد بەڵام بوونی فرەحیزبی بۆ خۆی دەتوانێت کۆمەکێکی باش بە کۆمەلگا و بە بزاوی ڕزگاری خوازی گەلی کورد لە هەر پارچێکی کوردستان بکە و ئەمە دەتوانێت تەسیری باشی هەبێ هەرچەند ناتوانانی حاشا لەوە بکەی ڕەنگە جاروبار کێشە سازیش بێ بەڵام گرنگەوەیە ئەو حیزبانە کە هەر هەموویان دەڵێن لە پێناو بەرژەوەندی نەتەوەییدا خەریکین خەبات دەکەین گرنگە ئەو بەرژەوەندیە نەتەوەییە لە بەرچاو بگرن و بەرژەوەندی تەسکی حیزبایەتی کاریگەری نەکاتە سەر بەرژەوەندیە نەتەوەییەکە و هەوڵ بدەن لەم ڕێگایەوە ئەگەر جیاوازیەک هەیە ئەم جیاوازیانە لە ڕێگای دیالۆگ و لە ڕێگای دانیشتن و لە ڕێگای ئاڵوگۆڕی بیرروڕا و لە ڕێگای دۆزینەوەی ڕێگە چارەی مناسب بۆ ڕووداوەکان بدۆزنەوە بۆ نمونە لە کوردستانی ئێران پێم خۆش اشارە بۆ بکەم بێگومانە خۆپیشاندانانەی کە کراون ئەفرادی هەموو حیزبەکانی تێدا بووە غیری ممکنە بتوانی بڵێ تێدا نەبووە بەڵام چونکە ئەوان لە نێوخۆی وڵاتن و دەزانن گرنگی خەباتەکە چه کاریگەریەکی هەیە بۆ بزوتنەوەکە من پێم وایە ئەو پرسیارەی لە کاک محەممەد کە جەنابەت کە چۆن ئیدارە بکرێ ئەوان زۆر باش توانیان ئیدارە بکەن هەم چالاکانی سیاسی و مەدەنی و هەم ئەوانەی کە سەر بە حیزبەکانن بەڵام بە شێوەی شاراوەتر کە بێگومان ناتوانن بە ئاشکرا ئەو کارانە بکەن زۆر وریانە توانیان ئیدارەی ئەوە بکەن نمونەی زۆر سادە کۆماری ئیسلامی هەوڵیدا لەو خۆپیشاندانانە کەڵکی خۆی وەربگرێ بەڵام بە بڕوای من خەیاڵەکەی بەتاڵ بوو و نەیتوانی ئەو کەڵکەی کە پێی وایە دەتوانێت وەری بگرێ وەریگرێ بۆیەش مجەوزیدا تا بەو ئاقارەیدا بەرێ کە خۆی پێویستێتی بەڵام وریایی ئەفرادی حیزبەکان وریایی چالاکانی سیاسی و مەدەنی وریایی و وشیاری کۆمەلگای کوردستان بەگشتی بەو ئاقارەیدا خۆپیشاندانە خۆپیشاندانێکی خوڕسکانە بوو یعنی خۆپیشاندانێ بوو کە فعلەن ئەحزابەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەستی تیا بوو من پێم وایە خۆپیشاندانانە لە هەڵقوڵاوی هەستێکی نەتەوایەتی بوو کە بەرامبەر بە کۆبانی و بە دژایەتی داعش کە هێزێکی تۆرۆریست و کۆنەپەرستە و هێزێکە دژی ڕووناکی و بێگومان بەشێک لە نەتەوەی کوردی کردوێتە ئامانج ئەم هەستە کۆمەلگای کوردستانی ئێرانی وروژان بەڵام چالاکانی مەدەنی و چالاکانی سیاسی و ڕێکخراوەکان توانیان بیقۆزنەوە و بەو ئاقارەدا بەرن کە خزمەتێک بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە کۆبانی و لە نێوخۆی کوردستانی ئێرانیش بکە و ئەم هێزە خۆی نیشاندا کە دەتوانێت پاڵپشتی براکانی بێ لە پارچەکانی دیکەی کوردستان و وشیاری و تێگەیشتووی کوردی و ئێرانیشی نیشاندا بە بڕوای من. بەڵێ کاک محەممەد پێشتر باستەوەی کرێ کە ئێران بە تایبەتی ئیتیڵات ئیران لە هەولێر بەدەست پێشخەری لایەنی سیام لە گەلدوو لایەنی ڕۆژهەڵاتی کوردستان گوت و بێشیان کردووە کە لایەنی ئیرانیش بێگومان دانی بەمەدانە ئەوەی ئێستاش لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاگوزارەی پێتوانی ئەمە ببێتە فشارێکی ئێران زیاتر بترسێلەوەی کە مەسەلەی کورد و کێشەی کورد دیفاکتویەکی ئەمرالواقع دەبێت تەعاملی لەگەڵ بکە دەراوی کە باست کرد ئەوەی کە وەزیری ئیتلاعاتی کۆماری ئیسلامی شتێکی وای باس کردووە ئێمە ڕوونکردنەوەمان داوە تەنانەت ڕوونکردنەوەی هاوبەشش لەگەڵ کۆمەڵی شۆڕژێر کە ئەو شتەمان بۆ درۆ خستوێتەوە بە هیچ شێوەیەک ئەوە لەگەڵ ئێمە نەکراوە ئەوە وەکو باسی بەڵام باسکردنی ئەو شتەی لەلایەن وەزیری ئیتلاعاتەوە لە کات و ساتێکی وە بێگومان ترسە لەو شرایەتەی کە هاتووەتە پێشەوە بۆ کورد بەگشتی و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بە تایبەتی چون کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەرەتاییترین مافەکانی بێبەشە چکۆلەترین داواکاری دەکەوێتە ژێر گوشاری دەستگا ئەمنیەتیەکان بە چاوێکی ئەمنیەتی چاوی لەکەن بۆ فریودانی ڕای گشتی کۆماری ئیسلامی دێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو شتەی باز دەکات کە ئەسڵ و ئەساسی نییە بۆ ئەوەی کە ترسێکی هەیە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پاشەکشەی لە داواکانی خۆی نەکردووە لە هەر کاتێکا کە بۆی گونجابێ داواکاریەکانی خۆی خستوێتە ڕۆ نمونەیەکی زۆر سادەت ئەوەی عرسکەم ئەگەر شوعاری ڕێپێوانەکانی ئەو چەند ڕۆژەی چاو لێ بکەین
دوو بەشە بەشێکی ئەوەی کە پشتوانی کوبانیە بەشەکەی دیکە داواکاریەکانی کووردە لەو پارچەی پسکەوا بوو لە شرایەتێکی وا کۆماری ئیسلامی ترسی هەیە ئەو وەزعیەتەیش هاتووەتە پێشەوە هەوڵەدا بە ئاقارێکی دیکە و بە محمد کەریمە بین چون تورکیا مەسەلەی سیاستکردن لەگەڵ کورد ئیزدیواجێتی لە سیاسەتیەوە کوشادێرەکانەڵێن لەگەڵ باشووری کوردستان بە شێوەیەک تەعاملەکە لە کاتێک ئامادەنیە دان بە کەمترین مافی 20 میلیۆن کوردێکی پارچەکەی دابنێ لەگەڵ ڕۆژا شێوەیەکی ترێ ئێرانی شێستا کە ببینی هە نفسی سیاسەتەیە لەگەڵ باشووری کوردستان ئەڵێ دێم دیفاع لە باشووری کوردستان دەکەم ناهێ لە مێزەکانی داعش داخلی هەولێر و نظام چێ بن لەگەڵ ڕۆژاوی کوردستان بە شێوەیەکی دیکە بەڵام لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی دیکە تەعاملەکە ئەم ئیزدیواجێتە بچ لێکە دەیتەوە من پێم خۆشە یەک شتە عەرزکەم ئەوەی کە کۆماری ئیسلامی ئیزدواجێتێک لە سیاسەت یا بێ نسبەت بە کوردی پارچەکان ئەوە شتێکی ڕواڵەتیە لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی تا ئێسەی ئەسڵ لە بیر و بۆچوونی ئەوە شتێک بە ناوی مافی کوردیان نەتەوەی کورد نییە چون هەمووچێنێک ینی نەوعی جیابوونەکانی ئەگەر تۆ چاولەکەی پێم خۆشەوە جارێ تەوزیحێکت بۆ دەم وەکو بیر و باوەڕی خۆی ئەوەی کە باز لەواکات ئێسش زۆر جار هەیە هەندێک شوارەدا کە کورد لە هەر شوێنێک بێ ئێرانیە لەو ڕوانگەیە کە هەم مەسلەی شوێنیستیە کە هەیە کە کورد وەکو نەتەوەیەک پێناسە نەکات لە پارچەکانی ترێش وەکو کردەوەکانیشی ڕاستە لە نەوعی تەعاملکردنی شێوەی زاهریەکەی لەگەڵ باشوور جۆرێکی کردووە لەگەڵ ڕۆژاوە لەگەڵ باکوور جۆرێکی دیکە بەڵام ئەگەر وەکو وڵاتێک کە باوەڕی بە مافی کورد بێ لە پێشدا لەگەڵ کوردی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە چوارچێوەی جۆغرافیای ئێرانە دانیشێ بەڵام نسبەت بە پارچەکانی دیکەش بەو جۆرەی باسەکرێت بەوەی نییە نمونەیەکی زۆر سادەت بۆ باسکەم کاتێک کە دەرفەتێک لە باشووری کوردستان هاتە پێشەوە کە باسی سربەخۆیی ئەو پارچەی کوردستان کرا ئەوەڵ دەوڵەتێک کە بە فەرمی دژایەتی خۆی ڕاگەیان ئێران بوو پسکەوا بوو ئەوەی نییە کە دیان بە مافی کورد لەو پارچەیەشدا بنێ ڕاستە لە نەوعی هەڵسوکەوتی تەعاملکردنی بەهۆی ئەو بارودۆخی کە هاتووەتە پێش بۆ کورد یا ئەو شرایەتەی کە پێشتر بووە شەڕی هەشت ساڵەی ئێران و عێراق بووە بە نەوعی لەوانێت تەعاملەکەی جیاوازترە نەک ئەوەی کە دیان پیانان بێ بە مافی کورد تەنانەت لە پارچەکانی دیکەش نەک دیانی پیانەناوە زۆر جارێش بووە تەداخڵی کردووە بۆ ئەوەی کە پێشگیری لە هێندێک پێشکەوتن کە و هەر نمونونەکەیشی ئەوەی بینیمان بەو شێوەیە بە شێوەی فەرمی نەک دژایەتی کرد تەنانەت هەڕەشەی کرد کە ئەگەر شتێکی وا لە باشووری کوردستان بێتە پێش ئێمە ئەسان قبوڵی ناکەین قابل قبول نییە بڵێ کەواتە کاکەنوەر لە ئێستادا تا چەند پێتوایە ئەو کاتە هاتووە کە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو 1990 لەو کاتە کە بەرەی کوردستانی لە باشووری کوردستان دروست بوو لە هەلومەرجێکی تازەیە کە توانی سیفادە لێ بکە پێتوانیە ئێستا و کاتە هاتووە کە هەموو حەزبە ڕۆژهەڵاتیەکان لە چارچێوەی ئەنیەک لە چارچێوەی بەرەیەکە خەباتێکی هاوبەشی سیاسیان هەبێ من پێم وایە نەک ئێستا ڕەنگە چەند ساڵەوە پێشیش لە ڕوانگەی منەوە پێویست بوو ئەوە بکەین حیزبەکانی کوردی ئێران و پێکەوە ئێئتلافێک بەرەیەک جۆرێک هاوکاری چڕوپرتر لە نێوانماندا هەبێ بۆ چ لە بواری پەیوەندەکانی دەرەوەماندا بتوانین کاریگەریمان هەبێ و بتوانین خواستە سیاسی و نەتەوەیەکانی کورد پێشێلکردنی مافی مرۆڤ لە کوردستانی ئێران بە دنیای دەرەوە بگەێنین و دنیای دەرەوە وەک پارچەیەک لە کوردستان نوێنەرایەتیەکی هاوبەشی هەیە چاوی لێ بکە و هەم بۆ نێوخۆی وڵات کە ئەگەرەک و ئێمە ئێتلافێک یا بەرەیەکمان ببایە بێگومان ڕاگەاندنە هاوبەشەکانمان دەیتوانی کاریگەری و قورسایی زیاتری هەبێ ئەوە ڕاستە ئەوە کەموکوڕیەکی ئێمە حیزبەکانی کوردی ئێرانە بەڵام ئەوە بەو معنایە نییە هەم ئێمەش و هەم حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیش لەو ڕاستەیەدا هەنگاومان هەڵ نەگرت بێ بێگومان هەنگاومان هەڵگرتووە و کاریشمان بۆ کردووە هەر لە نەتیجەی ئەو هەنگاو هەڵگرتنێشدا بووە ئێمە و حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕێکەوتنامەیەکی هاوبەش هەیە لە نێوانماندا کە بۆ زۆر شت پێکەوە ڕاگەاندنی هاوبەش دەدەین کاری هاوبەش دەکەین تەنانەت نوێنەرایەتی هاوبەشدا دەنێن کە بۆ خۆی جۆرێک لە قورسایی و کاریگەری بۆ بەڵام ئەمە ئەگەر گشتگیر بێ بێگومان دەتوانێت تەسیراتی فراوانتری بێ و دەتوانێت کاریگەری زیاتر بەڵام زۆر جا بەسەوەیەکی کە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆ وەکو زۆر کەس بە ئینشقاق بەناوەکە نەمینشقاقەش زۆر کەس تێکدانەوەیەوە بووەکە کە مینشقاقە لەسەر ئەساس یەکتر قبولکردن نییە لە نێوان سەرکردایەتی ئەم حەزبانە کە ئەمە زوو دروستە بێ
من پێم وایە ئەو شقاقانەی کە لەو ساڵانەی ئاخردا لە کۆمەڵەش و لە دیموکراتیشدا ڕوویدا بەڕاستی هیچ بنەمایەکی سیاسی نەبوو. ئێمە خۆمان ساڵی 2000 لە ڕێکخراوی کوردستان و حیزبی کۆمونیست ئێران جودا بووینەتەوە، بەڵام ئەوەی ئێمە تەنیا جیابوونەوەیەک بووە کاتی خۆی کە کردومانە بە بنای سیاسی بووە. ئێمە لە حیزبێکی سەرتاسەری هاتوونە دەرێ وەک حیزبێکی کوردستانی. ئێمە پێمانەوە بوو لەسەر ئێمە پێمانەوە بوو دەبێ بەرنمەیەکی جیاوازمان هەبێ بۆ حەلی مەسەلەی ملی لە کوردستان ئێران کە فدرالیزمە و کۆمەڵێک شتی دیکەی سیاسی کە بە قۆناغێکی فکری و سیاسی و نەزەریدا کە بەحس و دیالۆگێکی زۆر لە حیزبەکەی خۆماندا بوو تێپەڕی، بەڵام ئەو دوو جیابوونەوەی دیکە جیابوونەکانی دیکە لە حیزبەکانداڕۆی مەبنای سیاسی نەبووە. بەداخەوە هۆکاری جۆرا و جۆر هەبوو، کاریگەری هەبووە، کاریگەری سلبی بووە، بێگومان کاریگەری سلبی بووە لەسەر خەباتی حیزبەکان لە کوردستانی ئێران. توانیوێتی تەسیری ناخۆش دابنێت لە نێو خۆی وڵات و لە هەرێمی کوردستان و ڕوو بە دەرەوەش، بەڵام دەبێت ڕوو لەو کەسانە بکەیت کە بۆچی ئەو جیابوونەوانیان کرد بەداخەوە. وەلکای محەممەدەگەر هەمان پرسیار ئاڕاستی بەرزتان بکەین بۆ نمونە حەزبی دیموکراتی کوردستان ئێران ئێستا بۆ دوو حەزب دابەش بووە، دوو باڵ دابەش بووە. ئەم دابەشبوونە کە بێگومان لە ناو حەزبەکانی باشووری کوردستان و حەزبەکانی پارچەکانی تریش ئەم دابەشبوونە هەیە، بەڵام ئەم دابەشبوونە لەسەر ئەساسێکی فکری بووە، لەسەر ئەساسی پێشبڕکێ بووە کێ زیاتر بتوانێت خزمەتی خەڵی بکە یان پێچاوانەوە یەکتر قبول نەکردن بووە. پێم خۆشەوە جارە لە پێشدا ئارسکەم دیارە ئینشابکردن تەنها تایبەتی حزبەکانی کورد یا کوردستان نییە، لە هەموو شوێنێکی و دنیا هەیە، بەڵام ئینشاب کە دەبێت لەسەر ئەساسی فکرە، لەسەر ئەساسی بیرروبۆچوونە. ئێمە لە حزبی دیموکراتی کوردستانی ئێران کە چەند ئینشابی لێ ڕووداوە ئاخردانێشی کە 2006 کراوە بەغێرێز کونگرەی چوار نەبێت هیچ ئینشابێکی لەسەر ئەساسی فکر لەسەر ئەساسی سیاسی نەبووە، بەڵکو مەسەلەی بەرژەوەندی بووە. ئەو پرسیارەی دەرەمە پێمان ناخۆش بووە ئەوەی هەوڵمانداوە کە ئەو شتەی ڕوونەداوە، دوای ئەوەش هەر ئێسش هەوڵەکان هەیە کە بۆ جارێکی دیکە لێک نزیک بوونەوە لێک حاڵی بوون و لە نەهایەت شای یەکگرتنەوە ببێ. بەڵام ئەوەی کە واقعیت هەیە ئەوەیەکی لە کەم و کوڕیەکانی کورد بەگشتی و ئەحزابی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە وە زەربەی لێداوین بۆ ئەوەی کە تەئسیری منفی لەسەر ئەفکاری عمومی خەڵکی کورد بووە لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە لایەکی دیکە پەخشکردن و چۆن ئەڵێ گوتارە جیاوازەکان کە جاری وای هەیە لە حاڵەتانە دێتە پێشەوە. مەسلەی ئەوەی کە ئێمە دژمنێکمانەیە وەکو جمهوری ئیسلامی توانیوێتی لەو کلێنانە کەڵ وەربگرێ. پس بەواتایەکی تر ئەو ئینشابانە هیچ خزمەتی نەکردووە و بەڵام واقعەتێکی جاری وای هەیە دێتە پێشەوە کە زۆر کەواتە بەرپرسێکی باڵایەکی لە حەزب دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان ئەلێ خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان کوتایی پێهاتووە. پێتوانیە لە ڕوانگەی ئەوین شقاقە بێیان لە ڕوانگەی ئەوە بکە تا ئێستا لەوێ جوڵانەوەیەکی بەهێز نەبووە. سەرنجی تو بۆ قسەی ئەم بەرپرسە چییە؟ من پێم خۆشە یەک شتە عەرز بکەم، جارە پێش لە هەموو شتێک خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان نەوەستاوە و ئەوەش تەنها لەسەر و ئەساسەی ناڵم کە مەسەلەی ئەم دوایانەی مانگرتن یا ئەوەی ڕێپێوان و گرتبوونەوەکانی ڕۆژهەڵات بۆ پشتوانی لە کوبانی چەند مانگ پێش ئەوەش بۆ شنگالیش بووە، پێشتریش بۆ ڕووداوە جۆرا و جۆرەکانی دیکە هەر لە 22 پوشبەر بگرێت تاکوونێ مانگرتن بۆ فەرزادی کەمانگەر و هاوڕێیانی و زۆر حاڵەتی دیکە. جیاواز لەوەیش خەباتی فەرهەنگی مەدەنی هەر بەردەوامە، بەڵام ئەوەی کە لێرە لانی کەم لە باشووری کوردستان شاید ئەو بەهۆی ئەو وەزعیەتی ڕاگەاندنە کە لێرە هەیە ئەو دەنگدانەوەی نەبووێ ئەینا لەوێ هەر هەیە و نمونەی هەر بارزی ئەوەشی گرتنەکانی کۆماری ئیسلامی کە ئێستا ڕۆژانە خەڵک لە دەگرێت لە زیندانیەکە نیشانەی بوونی شۆڕشە. بەڵام لەسەر ئەو قسانەی کە لێراکرێت دیارەوە لایەنی جۆرا و جۆری هەیە شاید ئێستا بەرنامەکە لەسەر ئەوەی نییە دەکرێت زیاتر لەسەر ئەوانەی قسەکرێ. ئەحزابی کورد لە باشووری کوردستان و خەڵکی باشوورش دەزانن کە شۆڕش لەوێ هەیە چ لە ڕابردووی و بەیەسی و بەدڵنیاییش تا بەدەستێنانی مافەکانیش هەر دەبێت، بەڵام ئەو ئینتزارێک کە ئێمە هەمانە لە خەڵکی باشووری کوردستان و لە کەسانی وە بەڕاستی ئەو جۆرە قسانە بەعید بوو نەدەکرا ئەو جۆرەی چون واقعیەتی نی. بەڵێکەرەمە ئەمە بکەینە پرسیارێکی تر بووکاکەنوار
زۆر جار بەرپرسە باڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش حتا باکووری کوردستانی شەمالێ کە لە باشووری کوردستان ئەجندای دوو وڵات هەیە بۆ نمونە تورکیا و ئێران ئاڵێن حتا هەندێک لە حەزابەکانی باشووری کوردستان ئەوانێکی تەسیراتیان هەیە لەسەر حسابی پارچەکانی تری کوردستان تعاملی سیاسی لەگەل بۆ نمونە ئێران و تورکیاکەن ئەمە زۆر جا لەما ڕەخ نەبووە ئایا ئەم ڕەخنە تا چەند مەنتیقیە سەرنجێوە لەسەرەمە من پێم وایە دروست ئەوەیە ئەگەر تا ئێستا شتی وا بووە ئێستا ولا نەکرێ بەڵام ئەوەی کە مەلموس و ڕۆشن شتێک لە مەوردی ئێمەوە کوردی ئێران ڕوویدا بێ من هەستێکی ئەو تۆم پێ نەکرۆ بەڵام بێگومان تۆ ناتوانانی ئەوە لە بەرچاو نەگری کە ئەم هەرێمە وجودی هەیە چەند حیزبێک تێیدا دەسەڵاتدارن سنوورێکی بربڵاویان لەگەڵ وڵاتان هەیە هەموو ئەوانە دروستن و هەموو ئەو پەیوەندیانە دەبێ ببێ بەرژەوەندی سیاسی هەیە ئابووری هەیە فلان هەیە لە آخر بەڵام نابێ هیچ کات ئەو بەرژەوەندیانە لەسەر حسابی پارچەیەکی دیکەی کوردستان بێ ئێمە بۆ خۆمان وەک حیزبی کورد و حیزبەکانی کردووە لەسەر حسابی ئەوە ئەمە بەعزە لێدوانێکمان ڕەنگە پێ خۆش نەبوو بێ بەڕاستی پێمان وایە ئاراستەیەکی خراپە و ڕخنەشمان لە بەعزە لێدوانێک هەبێ و بە ئاراستەیەکی خراپدای ئەو لێدوانانە و لەجێ ئینتزاری ئێمەدا نەبوو بێ و هیوادارین ئەوانە تکرار نەبنەوە هەر بەرپرسێکی باڵا بۆ نمونە ئەمای کە ئێمە لە هەرێمی کوردستان دەبینین وەزیری دەرەوەی ئێران دەڵێ منزوریشی دموکرات و کۆمەڵێ دەڵێ تروریست ئێمە دشکردەوەیەکمان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و ئەحزابی هەرێمی کوردستانەوە نەدیت بەڵام لە پەنا ئەوانەدا ئێمە لەو ماوەیەدا بە تایبەتی هەستمان کردووە کۆمەڵێک ڕوودا و سەبارەت بە کوردستانی ئێران یا حیزبەکانی هەیە چەندە ئاراستە کراوە چەندە بەرنامە بۆ داڕژاوە مەسەڵەن بۆ نمونە تۆ دەبینی لە ڕۆژنامەیەکدا دژی حیزبەکانی کوردی ئێران قسە دەکرێت لێدوانێک دەدرێت لەولا دەڵێن کوردی ئێران تروریستن لەم لا مەسەڵەن ئەتۆ دەتەوێت پشتیوانی لە هەرێمی کوردستان کەی جۆرێک پێشگیری دێتە پێشێ کۆمەڵێک شتی ئاوا کە دەخەیتە پەنایەک جۆرێک لە نێگرانی بەستەوەکرا کە لە مەخیرەی مەحدەسانەی لە شنگال و لە مەخمۆر و کۆمەڵی شتی تر کۆمەڵێک هێزی ڕۆژهەڵاتی کوردستان هێزی چەکدار هەوڵیاندەوە بچن شانبەشانی پێشمەرگە لەوێ شەڕی داعش بکەن بەڵام بەستەوەکرا کە ڕێگیری هەبوو ئەم ڕێگیری لەسەر چ ئاساسێک بێگومان ئەو ڕێگریانە ڕۆشنە یەکێک لە دەوڵەتانی دراوسێ کە ڕۆشتا ئەوەرە تەپڵی ئەوە لێ دەدا کۆمەڵە و دموکرات نەماوە بەڵام وەختێک ببینە هێزی ئەوانە لە بەرەکانی شەردژی داعش شەڕ دەکەن ڕاستە و خۆ بەکردەوە ئەوەی ئەو بە درۆ دەخاتەوە و پێشی وایە ئەمە کاریگەری لەسەر نێوخۆی ئێران هەیە و پێی وایە سەبارەت بە مەسلەی نێونەتەوەیش تەسیراتی هەیە لەسەر کۆمەڵە و دموکرات و هەوڵ دەدا بە گوشارەکانی خۆی ئەم فرسەتە نەهێڵێ ڕوو بدا و گوشارێک دێنێ بۆی پێش بەوە بگیری بەڵێ کاکی نارێکە باسی شتێکی دیکە بکەین پرسێکی دیکە ئێوە کە لە چارچەوەی وڵاتان چارچەوەی سیاست و تێڕوانینی وڵاتان بوو نمونە ئەوروپا ئەمریکا زۆر وڵاتی تر وەکو اعتیباری بوو نمونە وەکو پەکێکە هەندێکی لایەنی ترتان نییە ئێوە توانن بە شێوەیەکی ئازادانە سیاست بکەن ئێلان بکەن بە هەموو شێوەی ئایا لە ڕووی دیبلۆماسیەوە تا چەند هەوڵتان داوا کە پشتگیریەکی نێودەوڵەتی بۆ خۆتان بەدەست بێنن لەوەی کە ئەو ڕەوشەی لە ڕۆژهەڵاتی کوردستان نەگوزارێ ئێمە وەک کۆمەڵە بۆ خۆمان بەتایبەتی شخصی کاگەڵامەتی کە سکرتێری کۆمەڵەیە و وتەبێژی سەرەکی کۆمەڵەشە دەتوانی بڵێ ئەم هەوڵە و کومیتەی دەرەوەی وڵاتی کۆمەڵە و کومیتەی وڵاتەکانمان لە دەرەوەی وڵات هەموو هەوڵێکمان داوە ئەوەندەی ئیمکانی هەیە نەک هەر سەبارەت بە کوردستانی ڕۆژهەڵات پێشلکاریەکانی مافی مرۆڤ گوشارە سیاسیەکان گوشارە کۆمەڵایەتیەکان گوشارە فەرهەنگیەکان وەزعی خراپی کورد لە کوردستانی ئێران نەک هەر ئەوە بەڵکو سەبارەت بە پارچەکانی دیکەی کوردستانیش ئێمە هەوڵمان داوە لە دەرەوەی وڵات لە وڵاتانی ئوروپایی ئەو جۆرەی پێمان دەکرێت و توانی ئێمە و وەزنی ئێمە دەیخولقێنێ کاریگەریمان هەبێ هەر کومیتەکانی ئێمە و حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو ڕۆژانەدا لە وڵاتانی ئوروپایی ڕاگەاندنی هاوبەشیان داوە بۆی خەڵکێک کۆبکەنەوە لە وڵاتانی ئوروپایی بچنە بەردەم سەفارەتی ئەم وڵات و ئەو وڵاتی ئوروپایی و سەردانی ئەم جێگا و جێگا بکەن بۆی بۆ دیفاع لە کۆبانی و شنگال و زۆر جێگای دیکە بۆیە ئێمە لەم ڕاستایەدا ئەوەندەی پێمان کراوە بێگومان هەوڵمان داوە بەڵام ڕەنگە کافی نەبوو بێ و ڕەنگە و بێگومان پێویست دەکات زیاتر بکەین بۆ ناساندنی بەتایبەت کوردستانی ڕۆژهەڵات و مافەکانی و بێمافیەکانیش
کای محەممەد لە ئێستادا بێگومان لە ڕۆژهەڵاتی کوردستان جوڵانەیەکێ وەکو بینرێت جوڵانەی شەقام هەیە لەسەر پرسە نەتەوەیەکان کەواتە ئیرادەی نەتەوەی لەلای شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو بازێ چاودێر و تیا خەوت بێ وا دەرنەچوو بە پراکتیک لە واقع بەس ئێوە پێتانوانی ئەمە بەس نییە پێویستە خەباتی چەکداری جارێکی دیکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێ بکات پێتانوانی ئەم هەردوو خەباتە تەواوکەری یەکتر بنان بەسە خەڵک لەوێ خۆ پیشاندان بکە دیارە خەباتی چەکداری یا خەباتی مەدەنی بە پێی دەوڵەتان یا بە پێی بارودۆخ و زروفەکان دەتوانێت کەڵکی لێ وەربگری خەباتی چەکداریش یەکێ لە ڕێکارەکانی خەباتە نەک هەر هەموو خەبات حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێسێشی لەگەڵ بێ خەباتی چەکداریان وەلا نەناوە بەڵکو ڕاگیراوە بۆ ماوەی کاتی هەر کاتێکی پێمان وابێ پێویستەکە یا دەرەتانی ئەوەی بێ بێگومان خەباتی چەکداری پێتوانی ئێستا پێویست بکات لەبەرەوە ئێران بە هیچ شێوەیەکدا ینی دەم بە مەفەکانی کوردانان هەموو کاتێ زیندانی ئەکا و چاڵێکەکانی ئەنی ظروفێکی حتا دوورپێچێکی اقتصادیش خستوتە سەر کۆلبارەکان ڕۆژانە لەسەر سنوورەکان نەکوژرێ نه ئەوە ڕاستەکەی بەڵام پێم خۆشە گەر ئەوەی بێت چون تەنها مەسەل لە ئێران یان لەو جوغرافیای کە ناوی ئێرانە تەنیا مەسەلە یا پرسی کورد نییە 6 نێتەوە لە ئێرانن و هەر یەک لەو نەتەوانش داخوازی خۆی هەیە لە عەرەبە بەلوچە تورکمەنە دیارە فارس کێسە لەسەر دەسەڵاتە بەشێکی ئەوەی کە لایەنە ئیسلامیەکەی ئەمە پێویستی بۆیە جارە لە پێشدا نوعێک هەماهەنگی لە بینی ئەو نەتەوانە بێ چون ئەگەر تۆ بێ لە چوارچێوەی ئێراندا چاولەکەی کورد لە باری جۆغرافیایی و لە باری حەشیمەتەوە 1/10 ئێران پێکێرێ هێزێکی کاریگەرێ کورد بەڵام هەموو شتێک نییە پەسکەوا بوو لە قۆناغی ئێسەی کە ئەو بارودۆخی هاتووەتە پێش و یەکێک لە کارەکانی ئێمە ئەوەیە کە ئەو باڵانسی هێزە لەوێ بگۆڕین بە کارکردن لەگەڵ نەتەوەکانی دیکە لەگەڵ خەڵکی ئازاد بێگومان دیارە ئەمە هەرچەند ئەو جۆرەی کە ئێمە چاوەڕوانیمانە کرد یا چاوەڕوانیەکی نەگەیشتێتەوە قۆناغی بەڵام ئەوە هەیە بۆ نمونە کە عرسەکەم لە ساڵی 2005ەوە کە ئێمە دوو هێزی کوردی حزبی دموکرات و کۆمەڵی شۆڕژێر کونگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵیان لە پێکێناوە کە لە هەموو نەتەوەکانی تایە ئەمە سەرەتایەک بوو بۆ دەستپێکردن یا ئەو ئستراتژەیە کە ئەو تەوازنی هێزە لە ئێرانە بگۆڕین چون ئێستا ئەوەی کە لە سەردەسەڵاتە ئەگەر وەکو نەتەوەی باڵادەستیش چاولەکەی کاتێک ئەم نەتەوانی دیکە یەکگرن دەبێت بە ئەقلیت کەمتر جۆرە هاوبەندیەکتان هەیە جۆرە تێگەشتێکتان هەیە لەسەر ئەوەی کە چون بەشێکی هاوبەشیش بکەنەوە هەموو نەتەوانە ئەو هەموو نەتەوانە دیارە لە هێندێک بوارە گەشتونەتە تەوافق و تەوافقیش هەیە کاری هاوبەشیش هەیە بەڵام ئەمە تەواو نییە چون ئەوەی کە باسەکەم دەبێت شۆڕ بێتەوە ناو تاکەکان لە ناو خودی نەتەوەکان لە ئێرانە کە لە جوغرافیای جیاجیا هەن ئەمە لە ئاستی سەرەوە یا لە بینی حیزبەکان ئەم شتەی پێک هاتووە بەڵام ئەمە بەس نییە بۆ ئەوەی کە تۆ حرەکەتێکی تەواوکەر یا یەکلاییکەر دەست پێکەی لە قۆناغی ئێستا هەوڵێکی زۆر هەیە هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوە کە لانی کەم لەو بوارە دەبێ کاری باشتر بکەین ئامادەجی زیاتر پێک بێنین لایەنی دوومەکەیشی کە دەگەڕێتەوە سەر دیپلۆماسی لە سەتحی نێونەتەوەیە بێگومان یەکێک لەو هێزانەی کە وەکو حزبی دموکرات وەک کوردیش بە تایبەتی بەگشتەوە جێگایەکی تایبەتی خۆی هەرچەند نەگەیشتوێتە ئەو قۆناغە یا ئەو نقطەی کە تەواو بێت بەڵێ کاک یانوار وەکو کاک محەممەد وتی چەندین نەتەوە هەیە لە ئێرانە کە ئەوانیش پشتگی خراون ئەوانی شاوڵەدە مافەکانی خۆیان بەدەست بێنن بێگومان لە ئێران معارەزەی زۆر هەیە و پۆزیسیۆنی زۆر هەیە حتا هەیە هێزی چەکداریش هەیە لە ئێران بژگە لە هێزە کوردیەکان ئایا ئێوە تا چەند بیرتان لەوە کردوتە کە لە ئەمانەش لەگەل ئەمانەش هەماهەنگیەکتان هەبێ حتا لە ڕووی ئەلامەوە بێ چ لە ڕووی سیاسیەوە بێ حتا چ لە ڕووی دیبلۆماسیە بێ لەبەرەوە ئێستا ئیران دوورپێکێکی ئابووری توندی لەسەرە ئیران بە حتا دوورپێکێکی سیاسی بێژگە لە ئابووریش لەسەرە تا چەند هەوڵتان داوە ئەم هەموو پێکاتەکان ئیستیغلالی ئەو ڕەوشە بکەن کاک محەممەد ئیشارەی بە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵکە کە بۆ خۆی زەرفێکە کە ژمارەیەک نەتەوە تێیدا یان نوێنەرانی ژمارەیەک نەتەوە تێدا کۆبوونەتەوە ئێمەش و حزبی دموکراتی کوردستانی ئێرانی ژواتەوە کۆمەڵ و حزبی دموکرات هەردوو لامان لە ئاستی ئۆپۆزیسیۆنی سەرتاسەریدا پەیوەندی باشمان لەگەڵ ئۆپۆزیسیۆنانە هەیە وە کۆبوونەوەهای جۆرا و جۆریش دەکرێت ئاڵوگۆڕی بیر و ڕادەکرێت زۆرشت لەم بارەوە بەڵام پێم خۆشە هەندێک ڕاشکانە بڵێم خۆی گرفتی ئێستای ئێران بەگشتی ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنە سەرتاسەریەکەی
ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نییە، ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر نییە. یەکێک لە گرفتەکانی کۆمەلگای ئێستای ئێران ئەوەیە بۆ بەدیلی ئەو ڕژیمە ئەگەر لە ئاستی سەرتاسەریەکەیدا ئۆپۆزیسیۆنێکی بەهێز وەک چۆن لە کوردستان ئۆپۆزیسیۆنی بەهێز هەیە، حیزبی هەیە، جەماوەری هەیە، هێزی پێشمەرگەی هەیە، ڕێکخستنی هەیە و لە هەر دەرفەتێک ڕووبدا ئەڵگۆڕێک ڕووبدا ئەم هێزانە دەتوانن خێرا کوردستان کۆنتترۆل بکەن و بەدەستیەوە بگرن لە ئاستی ئێرانەکەیدا ئەمە نییە بەداخەوە. گرفتی ئێمە لە ئێران ئەوەیە. بۆیە دێمەوە سەر بەشێک لە پرسیارەکەی جەنابەت کە لە کاک محەممەدت کرد مەسلەی خەباتی چەکداری. ئێمە پێم خۆشە ئەو بزانین کورد بە تەنیا ناتوانێت بە خەباتی چەکداری ئێران بڕوخێنێ. هەر وەک چۆن لە عێراقیش کورد نەیتوانی بە خەباتی چەکداری سادام حوسێن بڕوخێنێ. لە سووریا کە دەبینین کورد خۆ خەباتی چەکداری نەکرد، ئێستا خاوەن کانتۆنەکانە. بۆیە ئێمە نابێ هەموو تەرکیزمان لەسەر خەباتی چەکداری بێ. بێگومان ئەم هێزانە ئامادە و لەسەر پێن. هەر کام لەم هێزانەی کوردی ئێران ئێستا تۆ دەبینی بە چەند مانگ جارێک کۆمەڵێک گەنج و لاوی کوردستانی ئێران ڕوو لە حیزبەکان دەکەن، دەبنە پێشمەرگە چەک هەڵدەگرن و دەمێننەوە. ئەمانە ئامادە دەکرێن و ئامادەن بۆ ئەگەر و ڕووداوەکان. بەڵام خەباتی چەکداری وەک کاک محەممەدوتی یەکێک لە مەیدانەکانی خەباتە ئەم خۆ پیشاندانەی چەند ڕۆژ پێش لە ئاستی دنیای دەرەوەدا ئەگەر چاوی لێ بکەی بەقەت چەندین عملیاتی نظامی توانی کاریگەری گەبۆ کوردیارێکی دیکە بکەین ئەو کنگرەی نەتەوەکانی ئێران وتان کە بەسراوە ئایا لەناو ئەم کنگرە نەتەوەکانی تر هیچ هەڵویستێکیان هەبووە لە سەبارەت ئەو ڕووداوانی لە کۆبانێ لە شنگالەیە؟ من بەڕاستی ئێستا دقیقەن لە وەک معلوماتێکی دقیقم هەبێ لەسەری، بەڵام لەسەر ڕووداوەکانی دیکە ئەمن دەزانم ڕاگەاندنی هاوبەشمان داوە لەسەر ئەوانە، بەڵام بە حقیقت ئێستا کە معلوماتی دقیقمە لەبارەوە زانام ڕاگەاندنی هاوبەشران نازانم، بەڵامەکو بەنسبەت مەسەلەی کوردەوە ئەوانە کە لە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵن زۆر جار هەڵوێستیان گرتووە و ڕوونکردنەوەیان داوە و ڕاگەاندنیان داوە. پرسیاری کوتای لە بەرەستام کەم ئەوەی لە شەقامی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێستا داهاتوتە پێشەوە شتێکی پێشبینی کرا بوو یان شتێکی مفاجئ بوو کە بۆ ئێوەش زیاتر شتێکی چاوەڕوان کراو نەبوو؟ ئەمن پێم لە دە ڕۆژ لەوە پێشەوە ئێمە بۆ خۆمان وردە کە کۆنتترۆلی وەزعەکەمان دەکرد، هەستمان دەکرد ئاڵوگۆڕێک ڕوودەدا و شەقامی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەجوڵێ و پێویستیشە بەو ئاقارەدا بڕواکەنە جمهوری ئیسلامی کەڵکی لێوەرنەگرە لایەک دووش بە قازانجی بزوتنەوەی کورد لە کوردستانی ئێران و بە پشتیوانیەکی ڕاستەوخۆ لە کوبانی بێت. کەواتە کاک محەممەد بەرپرسەرەتیەوە چییە لەوەی کە ئەم خەباتە زیاتر گەشەی پێ بدەن و زیاتر تەفیل بکرێت؟ دەرە بێگومان هەر حیزبێک هەر ڕێکخراوێک بە تایبەتی ئێمەش وەکو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کە سابقەیەکی توولانیمان لە خەباتە هەیە ئەرکی زۆرمان لەسەرشانە، بەڵام تەنها حیزبی دیموکرات نییە، باز لە هەموو کوردە بە هەموو پێکاتەکان بە هەموو جیاوازیەکان کە هەیە. بێگومان ئێمەش وەکو حیزبی دیموکرات دەبێت ڕۆڵ و دەوری خۆمان لەو ڕووداوانەدا بجێڕین کاروەکەوەی کە بوومانە، بەڵام جارە وەکو باسکردن لە وەزعێتێکی ئێسێکی ئێرانایە شاید نتوانین چینە سەر خاڵەکان و وردەکاریەکان کە باسی بکەین. یەکێک لەو شتانەی کە ئێستا پێویستە و دەبێت دەوری تیاجێڕین یەک ڕێخستنی خەڵکی خۆمان بۆ هەر ئەگەر و ڕووداوێک هاوپەیوەندی لەگەڵ نەتەوەکانی دیکە کە ئەمە بە فیعلی بێ لە بواری نێونەتەوەی و لەباری دیپلۆماسی و هەروەکەوەی کە ئێستا کردومانە دەبێت زیاتر پەرەی پێدەین. بەڵام ئەگەرمە بین باسی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین، پژاکەیە، دیموکراتەیە، کۆمەڵە هەیە، زۆر ئەحزاب هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە. پێت وایە ئەگەر ئێوە بە هاوبەشی ڕاستەی جادەی کوردستانی نەکەن، ئیدارەی جادەی کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان نەکەن، ئەگەر تەنسیقشتان هەبێت لەگەڵ نەتەوەکانی تریچ ئەنجامێکی دەبێت؟ یەک شتە پێ بڵم دیارە ئەو ئینشعابانە بە تایبەتی کە لەم چەند ساڵی ئاخرا بوو هێندێک ناخۆش بوو، بەڵام بەخۆشیەوە ئێستا ئەو قۆناغەمان دەرباز کردووە. ڕاستە لە ژێر چترێک هەمومان کۆنە بووینەتەوە، بەڵام هەر لەو ماوەیشە دانیشتن هەبووە، هاوفکریوی هەبووە، تا ڕادەیەکیش ناڵم تەواوە ئەوەی دەبێت کاری زیاتر لەم شاشەوە ئێستا خەڵکی ڕۆژهەڵات بێگومان هەموو کردەوە هاواتێکی دێرینی کوردە یەکگرتن تەنها مەرجی سەرکەوتنە ئەوان هەموو چاولەوە کە ئایا ئومێدەکە بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بدەیت کە فعلەن هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئیرادەیەکی وایان هەیە لە چارچەوەی بەرەیەکە خزمەتی ئاڕاستەی خەڵکەکانیان بکەن؟ دیارە من ئەوەی کە بڵێم لە چوارچەوەی بەرەیەکە ئێستا ناتوانم ئەو شتێ بڵێم، بەڵام دڵنیاتەکەم ئەگەر لە چوارچەوەی بەرەیەک شانەبێ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە هەموو کەم و کوڕیە کە هەمانە ئێستا هەوڵە دەین
کەم کوڕیەکان وەلا بنین لێک تێگەیشتێکی زۆر لە نێوانمانە هەیە بۆ کاری هاوبەش ئەگەر لە چوارچێوەی بەرەیەکە یا هەر شتێکە ناوێکی لێنەی ئەگەر لەو چوارچێوەشانە بێ بەڵام هاوفکری و هاوکاری تەنسیقێکە ینی دوانسەد نهەیە لەگەلێک بێگومان دوو سێسێ تەنانەت چەند لایەنیش بێ کۆ دانیشتوین ئەوانە هەیە تو شاوڕای کاکێ ئەنوەرکە دانساندێکتان هەیە ئێستا بێگومان لە نێوان حیزبەکانی کورد ئێراندا دانوستان و پەیوەندی باش هەیە بەڵام ئەمە کافی نییە یەک خاڵی دیکە من زافکەم بۆی من پێم وایە ئێمە تا لە نێو خۆماندا ئەحزابی کوردی ئێران پێکەوە هاوکاریەکانمان چرترکەینەوە دنیای دەرەوە چاکتر گوێمان لێ دەگرێت لە نێو خۆی کوردستان چاکتر گوێمان لێ دەگیرێ بۆ خۆمان ڕێز و حرمەتمان دەچێتە سەرتر لە هەموو ڕوویەکەوە و دەتوانین لە بەرابەر ئۆپۆزیسیۆنی ئێرانیشدا دەور و سنگ و کاریگەری زیاترمان بێ و لە بەرابەر کۆماری ئیسلامیشدا هێزمان زیاتر دەبێت. بەڵێ محمد صاحبی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستان ئیران ئەنوەر المحەممەدی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵە گەلێک سوپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بەرزان تا دەمژمێری داهاتوو لە پرسێکی تری گەرمی ڕۆژەوی کوردان ئێمە لێرە بێگومان گوت و بێژ بکەین هەر شاد و بەختەوەر بن.